على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، سلامي خواهی گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکانی لە پەروەردگار بۆ خاتری ناو جوانەکانی تاعات و عیبادەت لام و لایەکمان قبول بکە. دیسان لە شەوێکی پیرۆز داهاتینە خزمەتتان بۆ پرسیار و وڵام دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆز. لەم مانگە پیرۆزەدا بابەتەکەی ئەم شەومان ئەوەیە باسی صیام المسافرە، واتە ڕۆژووی ئەوانەی کە لە سەفەردان چۆنە. شەمەرجێک دانراوە یەکون و سەفەرەن ئەو مسافرەن عرفه ويجاوز البلد، واتە ئەگەر هاتو یەکەمیان ئەوەیە کە ئین شەرتێک دانراوە، مەرجێک دانراوە بۆ ئەوەی سەفەرەکە لە ڕوانگەی شەرع ئەوە بێت کە سەفەرێک بێ وەک زانایان و پێشینان فەرموویانە هەفتا و شتێک مەتر کە دوور بێت، ئەو کاتە توانێت ئینسانەکە ڕۆژوو نەگرێ و دوایی بی بە خەزابی گێڕێتەوە کە خوای گەورە لە قورئان شا ئاماژەی پێ کردووە. بەڵام لە لای جومهوری عولەما بەڵام سەفەرێکی مەعسیە نەبێ، واتە سەفەری گوناح نەبێ، بۆ شوێنێکی گوناح بۆ شوێنێکی تاوان بڕە ئەوە نابێ، بەڵکو سەفرێک بێ مباح بێ و ڕێگە پێدراو بێ، وان سەفرێکش بێ نابێ زۆر کورد بێ، شوێنەکە لە دەرەوەی شارەکە بێ کورد بێ، ئەوە پێ ناڵێن سەفەر، بەڵکو سەفەرەکە ئەبێ بە گوێرەی شەرع 80 کیلۆمەتر دوور بێ لەسەر ڕەئی جومهور. دووەمیان يجوز الفطر للمسافر باتفاق الأمة. دووەمیان ئەوەیە کە بە ئیتیفاقی ئومەت، یعنی زانایان و دانایان، سواء كان قادرا على الصيام أو عاجزا، آية بتواني الرجوع بقريها نقري رقاي بيدراوة رخصتي خواي بيدراوة رخصتي شرعي بيدراوة كالرجوع نقري دواي بقريتها بلا ما قرديوا عزيمتها أقل نشي قرت رخصتها يما دوشت معناه لأصول دينها أو شيء كان عزيمت بيدلن رخصت عزيمتها ويا هندي شت خواي قورا رخصت شداوة بياو عزيمتك هاي قري دتواني أما الرقا بيدراوة دتواني بيكا ئەجرەکەی دووخات و سێخات و دوو ئەندە زیاترە چونکە زۆری لاک دەبێت. ئەتوانێش نەیگرێ ئەوەی تایە کە ڕخسەتی خوایە یان ڕخسەتی دینی شەرعی ئاینی ئیسلامی پیرۆزە، ئەتوان ڕخسەتە وەریگرێ و لە کاتێکی تردا بە خەزابی گەڕێتەوە. ئەمە وتراوە پێ من العزيمة في السفر في رمضان، ئەوە تا باسی دەکاتە فەرمێ و خاڵی هەژدەمیندا إلا بعد الخروج ومفارقة البيوت إلى السفر كذا تشدبو سفر كذا. خالي كتري إذا غابت الشمس فافطر على الأرض، إنسان بونو منا أجر هاتو خورد بونو منا كاتي خور هاتون درچون بو دانش لسر زويان بتا آية بروشتن أروا قصدي يعني آية بتاعرا أروا بارشي أروا أتواني أو روجا قال لكاتي خوي دا درچو بلا خور أتواني كروجاكي نقري دواي بيقريتەوە. ئەمە چەند خاڵێک بوو لەسەرەوەی کە ئینسانی ماندار و ئینسانی بڕوادار کە تیایدا لەسەر مسافر ئەنجامی بدا ئینشاء الله. خاڵێکی ترەوەی ئینسان ومن وصل إلى البلد ونوى الإقامة فيها، دون منشد وڵاتێکی خارج وڵاتێکی شوێنێکی تر لەورە مایتەوە من 4 أيام وجب عليه الصيام، 4 ڕۆژ مایتەوە، 3 ڕۆژ بەسەرەوە، 4 ڕۆژ بەسەرەوە، ئیتر ئەبیتە چی؟ عند الجمهور العلماء أو كاتا أبيته واجب لسرتا الرجو بقري بابن بي با أو كاتوا شوني أو روا أوران شون شيكات رجو دقرن وشيكات دشكينا أبي لقال أوان دا شون كاتوا تابعي أو أولاتي لقى أولاتا بي بس بريوا. خالك تروي من ابتداء الصيام وهو مقيم ثم سافر أثناء النهار جاز له فطر. لەبیدایە بۆ نمونە لە شوێنێکای ڕۆژیت کردووە مقیمی، ئەم جابیتە مسافر ڕۆیشتی سەفەرت کرد، دەتوانی ئایا دەتوانی ڕۆژەکەت ئەگە زۆری لاک بوویش کە ئەتوانی دەیشکێنی، ئەگە توانیت عزیمەتەکەی، ئەگەر نەشتوانی ئەو کاتە توانی بشکێنی و دوای ڕۆژەکەت بگریتەوە، بەڵام بەردەوام بوون لەسەر ڕۆژەکە باشترە ئەگە بتوانی. والله أعلم. خاڵێکی ترەوشە لەوانەی کە با إذا قدم المسافر أثناء النهار أقل لشودا الرويشتي كبو مانجا بون، ولكن عليه القضاء أمسك ولم يمسك بون هناك خواي قولا فرمي وجعلنا الليل لباسا وجعلنا النهار
معاشە کەواتە تو ئەگەر ڕۆیشتی بۆ نمونە پێشەوەی بەڵام ئەگەر بە ڕۆژوو بی ئەوە ڕۆژەکە تەواو بێ ئەگە بە ڕۆژوو نەبێ بە دوای قەزای کەیتەوە. خاڵێکی ترش ئەوەیە توانین بڵین ما قبل کۆتایی خاڵ ابتداء الصيام في العفو كوتاي خال بلين أو كل مرض يحتاج خرج به الإنسان صحته إنسان يقبل تواني صحتي جاك بالرجوع قري أجنش تواني أوا طبيعية ك روجوكي ناقريو بلام تشيكا ك روجوكي دقريتوا أوش بجوري وأنا أبي برسيارك بكا بجواني بتشاكي أويتيا كا عذرێکی شەرعی بێ مەقبول بێ کە بتوانێت ئەو عذرە بێت شەرع قبولی بکاو کە ڕۆژوو نەگرێ کەواتە نابێت کەسێ لە خۆیەوە کەیفی خۆی ڕۆژوو نەگرێ بڵێ وەڵام من ڕۆژوو ناتوانم بگرم بەخواستی حەدم تەواو نییە زەرەرە بۆم بەڵکو ڕۆژوو ئەتوانین بڵین زۆر جار دکتۆرەکان قسەی لەسەرەکەن لەسەر ئەوەیە کە ئەڵێن ڕۆژوو ئیسفادەی زۆرشی لەسرە تو کە ڕۆژوو ئەگری سەحەتت چاکە بێ ڕۆژوو ئەگری دەمارەکانی خوێنت چاک زیاتر کراوە بێت چاوریت نامێنێ لەشت سووک ئەبێ هەستەکەی مەعیدەت چاکە بێ هەستەکەی بۆڕی ئەجیزەکان هەمووی چاکە بێ ئەمانە گشتی وەلا چەنەها ئیسفادەی ترەیە هەر کەسێ پرسیارێکی لە خزمەتیان ئەگە پرسیارەیە ئەگە نیشە چەند پرسیارێکمان بۆ هاتوویەکێ لەوانە پیاوێک دەفەرمێت ئایا مامۆستایەک فەرمانبەرێک ئێستا وا بزانم 20 میلیۆن دەنێ لەو دیم یان کۆمپانیایەکەی داتێ ئایا ئەم پێتەدا بوونە 20 میلیۆنەکە بەڵام لەو سەر هەشتی ئەخاتە سەر ئەو 20 میلیۆنە و لێت وەرەگرێتەوە 400,000ەوە بزانم 300,000 ئەوە فایزە نابێ ئینسانی ماندار وەریگرێ وریابێ نەکوا بە ناوی شت دایمێن دینارێ بێتە سەریە بێتە فایز ئەو کاتە حرام دەبێ ئینسان بتوانێت لەو شتانە خۆی دوور کاتەوە باشترە چاکترە بە گوێرەی توانە ئێلا ئەبێ بە بوختی بە جوانی ڕووین کاتەوە شتەکان ڕوون بێ بە عەلەنی هیچ نەچێتە سەری ئەوە طەبیعیە. و پرسیارێکی تر کراوە ئایا خوێن ڕاکێشانن لە دەست لە جەستەی مرۆڤ ڕۆژوو دەشکێنێ ناشکێنێ زۆر جا تکرارێکە تر ئەکرێتەوە لەسەرەوەی سەرفترە و زەکاتێ ماڵین 1 میلیۆن زەکاتی نییە با بە ئەوانەی کە زیاتر ئەتوانن ئیسفادەمان لێ بکەن لەم قسانە گوێمان لێ بگرن 1 میلیۆن زەکاتی نییە 2 میلیۆن زەکاتی نییە 3 میلیۆن زەکاتی نییە 4 میلیۆن زەکاتی نییە 4.5 زەکاتی 4.5 زەکاتی بەڵام بەمەرجێک کەس 4.5 ساڵێ بچێتە سەریە 4 میلیۆن و نیو هەیەتەوە ئێستا کەوتووە داد ناوە لە ماڵە ساڵێکش چووە سەری ئەو کاتە زەکاتی هەیە 4 میلیۆن 4 میلیۆن نیمش چەند هەیە میلیۆنە 25,000 4 میلیۆنەکەمان 100,000 نیمەکەیشی 12.5 122 نیم 4 میلیۆن نیم 122,000 زەکاتەکەی ئەمە ئیدی پرسیارێتتر ئەکرێ زۆر جار ئایا من بیدەمە کوڕەکەم بیدەمە باوکم تخوام پرسیارە زۆر مەکەن چونکە کوڕ و کچ باوکی وەلی ئەمرێتی نقصانی بێ پڕیکات معقول نییە تۆ لە گرفانی ڕاست زەکاتەکە دەرکەی بیدێتە چەپەکەت یعنی ئەوەنە پرسیارەکرێ لەم بابەتە بەڕاستی تخوا ئەم پارەی زەکاتە با دەرچێت لە ماڵەکەت بچێتە ماڵێکی تر با ماڵی تۆ نەبێ با ماڵی تۆ نەبێ تۆ پارەکەی خۆت وەک باوکت مەیدە کوڕەکەت پارەی دراوسەکەت باویداتە کوڕەکەت خزمێکت باویداتە کوڕەکەت ئەلەیرا باشە باوا نەبینێمە پارەکانمە ئاڵوگۆڕکەین تایە ئەمانە نابێ ئەبێ وریابین ئللا ئەبێ بیتە بووکەکەت کە تۆ دات بووکەکە ئەوش وەک نەوعێ لایەکی ترە کە نازانم یعنی زۆر جارێمە واڵین ئەگە بکرێن نەدێ باشتر من قەناعەتم وایە چونکە شتەکان نێزکترە بێتەوە ئللا مەگەرێکێ نەبێت زۆر 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 کە دەستی نەڕوا ئیمکانێتی نەبێ ژیانی زۆر خراپ بێمە. خاڵێکی ترشەوەیە پرسیار کراوە دەربارەی ئەوەی کە زەکات بۆ نمونە وتمان لای خۆمان 3,000 لە دەرەوە 10,000 داناوە دەرەوەی وڵات بەگوێرە ئەورە لەژنەی فتوای باڵا دایانناوە و هەر کەسێکیش پرسیارێکە بۆ توانێت پرسیارەکان بنێرێ بۆ پەیجەکەمان ئێمە ئینشاءڵڵا لە کاتێکی تردا جوابی دەدەینەوە
پرسیارەکانتانش دەنووسین ئەوەی کە بەدەما و دەم بیان دەتوانێت بینێرێ یان لە کاتی بەرنامەکە بینێرێ. خی گەورە جەزاوای مولایەکمان بداتەوە، جەزای براخۆشیستەمان بداتەوە. خی گەورە عیبادەت لە مولایەکمان قبولکە. وآخر دعوانا الحمد لله رب العالمين، صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.